حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی پێشووی عێراق داوای قۆناغێکی ڕاگوزەری کرد کە حکوومەتێکی سەربەخۆ سەرکردایەتی بکات بۆ هەڵبژاردنێکی پێشوەخت. ناوبراو ڕایگەیان بەبێ قۆناغێکی ڕاگوزەر بۆ ماوەیەکی دیاریکراو قسەکردن لەسەر هەر نەخشە ڕێگەیەک خۆ خەڵەتاندرا. بە بۆچوونی ئەو قۆناغی ڕاگوزەر کاری سەرەکی هەڵبژاردننی پێشوەختەیە بە یاسایەکی دادگەرانە و کۆمیسیۆنێکی سەربەخۆی هەڵبژاردن بە بەشداری نەتەوایە گرتووەکان. عەبادی بڕوای وایە هەموو کاروباری چاکسازی سیاسی و حکوومەتە بەرهەمی دەهێنێت لە ئەنجامی هەڵبژاردننی پێشوەختەوە پێک دەهێنرێت. لە سەرەتای مانگی تشرینی یەکەمەوە شەپۆلێکی گەورەی خۆپشاندان و ناڕەزایی گەورە عێراقی گرتوێتەوە کە داوای دەست لە کارکێشانەوەی حکوومەتی عادل عەبدولمەهدی و هەموو هێماکانی گەندەڵی وڵات دەکات و هەرەمەوە کارانەشن کە وڵاتیان بەم دۆخەنە هەموارە گەیاندووە. با پێی ژماری ڕاگەیەنراوی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمان و سەرچاوە تەندروستی و مافپەروەرەکان ئەو شەپۆلە گەورەی خۆپشاندان تا ئێستا 335 کوژرا و 15,000 برینداری لێکەوتوێتەوە. زۆربەی ڕەهایی ئەو قوربانیانش لە خۆپشاندەرەکان و لەلایەن گروپە میلیشیایی و هێزە ئەمنیەکانەوە تەقیان لێکراوە. لا سەرەتادا خۆپشاندەران داوای چاکردنی دۆخی خزمەتگوزاریەکان و دابینکردنی فرسەتی کار و دژایەتی گەندەڵیان دەکرد بەر لەوەی داوای لادانی حکوومەتی دەستە بژێری سیاسی بکەن کە تۆمەتبارن بە گەندەڵی گەورە و دزین و بە فیڕۆدانی سامانی وشتی. عادل عەبدولمەهدی دەست لە کارکێشانەوە ڕەت دەکاتەوە بەبێ هەبوونی حکوومەتێکی ئەڵتەرناتیڤی جێگرەوە چونکە ناوبراو ڕایگەیاندووە بەبێ ئەوە عێراق دەکەوێتە ناو بۆشایی و چارەنووسی نادیارەوە. ئەوەی جێگەی سەرنجە هەموو ئەوانی کە لە تێکدانی دۆخی عێراقدا بەشدار بوون ئێستا سواری شەپۆلی ناڕەزایەتیەکان دەبن و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نەک هەر سیستەمی عێراقی لە ڕیشەوە هەڵوەشاند بەڵکو بنەماکانی دەوڵەتی لە عێراقیشدا خاپۆر کرد کەچی داوای ڕێزگرتن لە داخوازی خۆپشاندەران دەکات. چاودێران دەپرسن ڕاستە عادل عەبدولمەهدی دەستی نەبووە لە کاولکاری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی وڵاتدا. بەڵام ناوبراو دەیزانی ئەوەی ناوی لێنرا بوو حکوومەتی هیوا و ئاشتی درۆیەکی گەورەیە و ئەو لە ڕاستیدا وڵاتێکی خاپوور بەڕێوە دەبات بە تایبەت کە ناتوانێت لێپرسینەوە لەگەڵ مافەکانیاندا بکات. ئەیکەوایە بۆچی ئەو بەرپرسیارەتی وەرگرت؟ پارت و لایەنە گەندەڵکارەکان بە نۆری خۆیان داوای چاکسازی دەکەن لە کاتێکدا خۆیان پشکی گەورەیان لە وێرانکردنی وڵاتدا هەبووە. بدأت مرحلة وانتهت أخرى. مەرجەعیەتیش کە لە دوای 2003 قەڵای پشتی حکوومەتی نوێ بووە ئێستا داوای چاکسازی ڕیشەی دەکات بەڵام هەنگاوە کرداریەکانی دیار نین. چاودێران ئەوەش دەڵێن دەکرێت پێناسی دۆخی ئێستا عێراق و هەڵوێست و خۆبردنە پێشەوەی سیاسیەکان لە وتەی نێلسۆن ماندێلادا ببینین کە دەڵێت هەمووان بەرگری لە هاوشێوەکانیان دەکەن و ئێمەش دەزانین و دڵنیاین بەرگری لە چی و لە کێ دەکەن.